بنسبة کۆبوونەوەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە بەداخەوە ئەمڕۆ کۆتا ڕۆژی خولی یاسادانانی ئەم وەرزە بوو کە کۆتایی هات پەرلەمانی عێراق لە هەفتەی ڕابردووترەوە نەیتوانی کۆبوونەوەکانی خۆی درێژە پێ بدا و دۆخێکی نوێ لە عێراق هاتۆتە ئاراوە کە وای کرد هەش کۆبوونەوەی پەرلەمانی عێراق بوەستێ لەم کاتەیە کە یەکێک لەو زیانانەی ئێمە کردمان لە وەستانی کۆبوونەوەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و دەچێتە سبەینێ دەچێتە پشووی یاسادانانەوە ئەوەیە کە ڕێکەوتنێک هەبوو لە نێوان هەموو فراکسیۆنە کوردستانیەکان و سەرۆکی پەرلەمان و هەموو کوتلەکانی شیعە و سوننە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ ئەوەی ئەمڕۆ کە کۆتا ڕۆژی خولی یاسادانانە ئەگەر ئەم دۆخە تازە دروست نەبوایە پرسی هەڵەبجە و بە پارێزگابوونی هەڵەبجە لە نێو بەرنامەی کار هەموو بەڵێنیان دابوو کە داخڵ بکرێ و تێبپەڕێنرێ و ببێتە دەستکەوتێک بۆ هەموو عێراقیەکان کە لانی کەمی وەفا بۆ هەڵەبجە ئەوەیە ببێ بە پارێزگای 19 هەمی عێراق بەڵام بەداخەوە ئەو بەڵێنش بەهۆی ئەم دۆخە تازەی بەڕێز موقتەدا سەدر کە داوای کرد سەفارەتی ئەمریکا لە عێراق دابخرێ و پەرلەمان و حکوومەت ئەم کارە بکە ئەگەر نا ئەوە سەدرەکان خۆیان هەڵوێست وەرەگرن پەرلەمان بەو هۆکارە نەیتوانی کۆب بێتەوە و دەچێتە پشووی یاسادانان و لە ناو هەڵمەتی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراقا پرسێکی تر کە دەبوو لەم خولی یاسادانانە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێوە بچێ مەسەلەی درێژکردنەوەی وادەی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراقە کە لە هەفتەی یەکەمی ساڵی داهاتووە واتە هێشتا ئەنجامی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق دەرناچێت ئەم کۆمیسیۆنە ئێستای عێراق وادەی یاسایی تەواوە بێ بۆیە دەبێت تەمەنی ئەم کۆمیسیۆنەی ئێستا هیچ چارەسەرێکی تر نیەجگەلەوەی درێژ بکرێتەوە و درێژکردنەوەکەشی ئێمە واژۆمان پێشکەش کردووە بۆ ئەوەی بتوانێت هاوکات کە ئامادەکاری کردو بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەو پرۆسەیەش ئەنجام بدە ئەو کاتە ئەم کۆمیسیۆنە لە ژێر بەرپرسیارەتی دەربچێت و کۆتایی بێ و کۆمیسیۆنێکی نوێ ئەمەش یەکێکە لەو پرسانەی کە ماوە بەڵکو بتوانرێت لە کۆبوونەوەیەکی نائاساییە ئەو بابەتەش چارەسەر بکرێ سەبارەت بە دۆلار بەداخەوە هەموو ئەو ڕێکارانەی چه حکوومەتی عێراقی و چه بانقی ناوەندی گرتوێتێ بەرتا ئێستا بە شێوەی کاتی توانیوێتی ڕێ لە بردنەدەرەوەی دۆلار بگرێ بردنەدەرەوەی دۆلار تەنها مەرج نییە بە سەیارە و بە فەردە و لە ڕێگەی دەواازە سنووریەکانەوە ببرێ نەخێر بازرگانیەکی زۆر هەیە و بازرگانیەکی زۆر هەیە کە بازرگانی نایاساییە لە ڕێگای دەواازە سنووریەکانەوە ئەنجام دەدرێت هەموو ئەمانە لە بازاڕی دۆلار کە بازاڕێکی دەرەوەی فەرمیە دۆلار دەکردرێ و کۆمەڵێک لەو بانقانە کە ئاراستەی دادگا دەکرێن بەردەوام سزا دەدرێن دەستیان هەیە لە سپیکردنەوەی پارەیە بردنەدەرەوەی دۆلارە کە ئەمانە هەموو هۆکارن بۆ ئەوەی خواست لەسەر دۆلار تا ئێستا بەرز بێت و بەشێکی زۆر لەو بازرگانانەی کە لە ڕێگای منەسەی ئەلەکترۆنی بانقی ناوەندیەوە حەواڵەکانیان دانابەزێ و گرفتیان بۆ دروستە بێ لە کاتێکا بازرگانی حەقیقیش ئەنجامەدەن ئەمانە دێن جارێکی تر ناچارن لە نووسینگەکانی دراو لە بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان دۆلار بکڕن بە نرخی بازار بە نرخی نافەرمی بۆیە هەمیشە خواست لەسەر دۆلار لە زیادبوونایە ئەم چەند ڕۆژەش ئەو زیادکردنەی کە لە نرخی دۆلارە هەبوو بەرامبەر بە دینار بۆ ترسی ئەوە بوو کە ئەم دۆخە تازەی بەهۆی شەڕی غەزەوە دروست بووە عێراق ببێ بە بەشێک لەو شەڕە و ئەو هێرشانەیە کرێتە سەر پێگەکانی ئەمریکا ئەگەر کاردانەوەی هەبێ جگە لە کاردانەوەی سەربازی یەکێک لە ترسەکان ئەوەیە بە دۆلار سزای ئابووری عێراق بدا کە ئەمەش
هەمومان دەزانین لە هەر شوێنێکی دنیا نەوت بفرۆشرێ بە دۆلارە فرۆشرێ و دەچێتەوە ئەمریکا و جارێکی تر دێتەوە ئەو وڵاتە. ڕەنگە ئەمە ترسێکی بازار بێت، ترسێکی ناڕەسمی بێ کە وای کردووە خواست لەسەر دۆلار بەرز بێ. ئەگەر نا ڕێکارەکانی بانقی مرکزی ڕاستە کاتیە و نەیهێشتووە دۆلار زۆر سەرکەوێ، بەڵام هێشتا سەرکەوتوو نەبووە لە کۆنتڕۆڵکردنی بازاڕا و جیاوازی لە نێوان سیعری فەرمی و بازاڕا هەیە. جیاوازیەکی زۆر گەورەیە، کۆمەڵێک بازرگان و بانق و بەرپرسی گەورە لە عێراق لە پشتی ئەو قازانجەوەن کە دەیکەن لەو جیاوازیە و بۆیە دەیانێ و جیاوازیە هەمیشە زۆر بێت، نایانەوە کەم بکرێتەوە. بەڵام چارەنووسی ئەم حکوومەتەی ئێستای عێراق بەشێکی بەندە بەوەی کە بتوانێت کۆنتڕۆڵی دۆلار بکە و دەواازە سنووریەکان دەبێت کۆنتڕۆڵ بکە و بازرگانی نایاسایی دەبێت کۆنتڕۆڵ بکە و کۆمەڵێک بازرگانی زۆری نایاسایی هەیە کە بە قاچاق لە مەرزەکانەوە داخڵە کرێ. دۆلار و پارەکەشی هەر بە شێوەیەکی ناڕەسمی لە بازاڕی ڕەشا دەکڕێ لە دەرەوەی سیستەمی بانقی و چاودێری. ئەمانە هەموو ئەو هۆکارانن کە تا ئێستا بانقی ناوەندیش معاناتی هەیە، دەڵێ بازار دەبێت جیهەتی ئەمنی و حکومی کۆنتڕۆلیکە، دەواازە سنووریەکان و گومرگ دەبێت حکوومەت کۆنتڕۆلیکە. بۆیە ئەویش معاناتی هەیە بەدەست ڕێکارەکان کە بەشێکی پەیوەستە بە حکوومەتەوە. بەڕێزان سەبارەت بە هەرێوێزگە وەزعی خراپە ئەمڕۆ بۆ وای لێ هاتووە. سەبارەت بە موچەخۆرانی هەرێمی کوردستان بەداخەوە کە عێراق بۆ ساڵی 2023 یاسای بودجەی جێبەجێ نەکردووە، نەبۆ هەرێمی کوردستان، نەبۆ پارێزگاکانی تری عێراق، نەبۆ حکوومەتی عێراقی وەزارەتەکان. هۆکارەکەشی ئێمە تا ئێستا نایزانین کە ئایا بۆچی ئەمە دەکەن، پارە خەز نەکەن، ترسیان هەیە لە هەر شتێک کە ڕوودەدا نازانین. بەڵام ئەوەی پەیوەستە بە هەرێمی کوردستان و موچەخۆران بەڕێزان، ئێمە 700 ملیاری تر ماوە کە بە قەرز و بە و دۆخە خراپەی کە بینیتان چۆن وەرگیراوە. واتە ئێمە دەچینە ساڵی نوێ، سێ موچەخۆرانی هەرێمی کوردستان تا ئێستا چارەنووسی دیار نییە. لە دوایین دیدار لەگەڵ بەڕێز سەرۆکوەزیران باسی لەوە کرد لە پاکتاوی 6 مانگی کۆتایی 2023 لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان پاکتاوەکەین ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان پارەی کەوتەلا پێی بدەین ئەوە بەشێکی تر تەمویلەکەین، ئەگەر قەرزاریش بوو ئەوە دەیخینە بودجەی 2024. بەڵام چارەسەری ئەم گرفتەی کە بەرۆکی هەرێمی کوردستان و موچەخۆرانی گرتووە تعدیلی قانونی بودجەیە کە ئەمەش یەکێکی ترە لەو پرسانەی دەبوو لەم نزیکانەشاندی حکوومەتی هەرێم بڕواتەوە تعدیلەکە تەسلیم بکات. و حکوومەتی عێراقی خۆشی تعدیلی هەیە لەسەر قانونی بودجە و داواکە چەند مادەیەکی قانونی بودجە بۆ ساڵی 2024 هەموار بکرێ. یەکێک لەوانە دەرهێنانی، من بە نەس ئەمەمدا سەرۆکوەزیران داوا کرد، دەرهێنانی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە ئینفاقی فعلی کە ئەمە غەدرێکە لە موچەخۆرانی هەرێمی کوردستان کراوە. ئینفاقی فعلی لە عێراق موچەخۆرانی پێوە ڕەبت ناکرێ، موچە لە دەرەوەی ئینفاقی فعلیە. ئینفاقی فعلی بۆ بودجەی ئیستیسماریە، بۆ تەشغیلیە، نەک بۆ ئەوەی کە ئینفاقی فعلی ئەگەر دابەزی موچەش داببەزێ. نەخێر دەست لە موچە لە عێراقا نادرێ، بەڵام بۆ هەرێمی کوردستان بە یەک پاکێج بەسراوەتەوە. ئەگەر بتوانین لە تعدیلەکە یەکەم موچە لە ئینفاقی فعلی جیاکەینەوە کە 913 ملیارە مانگانە. دووەم ئەوەی کە هەوڵ بوو ئێمە دوو یاداشتماندا بە پەرلەمانی عێراق و بە سەرۆکوەزیران بۆ ئەوەی موچەخۆران لە ڕێی عێراقەوە وەکو چۆن بە کیکارت هەموو موچەخۆرێک لە عێراق لە وادەی خۆیان موچەکەی چێتە سەر حسابەکەی
هەرێمی کوردستانی ژوای لێ بکرێ بەڵام ئەو پرۆسەیە هەتا ئێستا نە عێراق نە پەرلەمانی کوردستان بە فەرمی وەڵامی نەداوینەتەوە کە ئەم پرسە چی لێ دەکات. ئێمە 17,000 مامۆستا و فەرمانبەرمان هەیە کە سەر بە وەزارەتی پەروەردەی عێراقن لە ڕووی ئیداریەوە لە ڕووی دەوامەوە بە ناوی خوێندنی کوردی لە کارنامەی حکوومەتی سوودانی تەسبیت کراوە لە پەرلەمان دەنگی پێدراوە کە ئەمانە دەبێت بگوازرێنەوە سەر میلاکەکانیان موچەکانیان بگوازرێتەوە سەر حکوومەتی ئیتیحادی. تا ئەم ساتە حکوومەتی ئیتیحادی ئامادەنی ئەو 17,000 مامۆستا و فەرمانبەرە کە لە ناوچەکانی عێراقن نفوسیان عێراقە نەک هەرێمی کوردستان سەر بە وەزارەتی پەروەردەن لە ڕووی ئیداری و لە هەموو ڕێکارێک ترۆ تەنها موچەکەیان لە هەرێمی کوردستانە لە کارنامەکەی ئەم حکوومەتەش دەنگی لەسەر دراوە هێشتا حکوومەتی عێراقی ئامادەنی ئەو 17,000ش موچەکەیان بخاتە سەر عێراق. بۆیە ئەم پرۆسەیە عێراقیش تا ئێستا ئیستیعدادیەوەی نییە موچە خۆران ڕاستەوە خۆ بدات ئەڵێ من بودجە ئەدەم و خۆتان موچەی خۆتانی لێ بدەن و تا ئێستاش بە فەرمی وەڵامێکمان پێ نەگەشتۆتەوە. گرفتی نەوت تا ئێستا چارەسەر نەبووە ئەویش پەیوەستە بە کرێی دەرهێنانی بەرمیلێک نەوت لە هەرێمی کوردستان کە تێچووەکەی زۆرە لە عێراق $6 بۆ دانراوە 8,960 دینار بەڵام لە هەرێمی کوردستان هەتا $32 تێچووی دەرهێنانی بەرمیلێک نەوتە ڕوا عێراق ئامادەنیە ئەو پارەیە بدا بۆیە تا ئێستا تەنها 85,000 بەرمیل ڕۆژانە لە هەرێمەوە دەدرێ بە عێراق و سوودی لێبیندە و زۆر سوپاس.